کۆبوونەوە لەگەڵ سەرۆکیەکە ئیداریەکان واروە فەرمانەکانی کۆی هەموو بەدواداچوونی کار و ئیشەکانی حکوومەت کە معلومە ئەم قەیرانانە کاردانەوەی خۆی هەبووە لەسەر ڕەوشی خزمەتگوزاری لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێر بە کۆیش هاوشێوەی هەموو قەزاکان دیکە و هەروە جێبیستی کێشە و گرفتەکان و چۆنێتی بەیدە چارەسەرکردنی هەندێک لەو گرفتانەی کە لە توانەدا هەبی کە پێشووتریش لەگەڵ بەیاوەری بەڕێزکا قوبات تاڵبانی جێگی سەرۆکی حکوومەت سەردانی کۆیەکدا بڕیار لە کۆمەڵێک پرۆژە درا ئەو کات کە لە سەر وەزارەتی سامان سروشتیەکان بەری 3 میلیارد دینار تقریبا ئەم پرۆژانە هەمووی جێبەجێکرا بە باشی چوە بواری جێبەجێکردن بەڕێکی کەمی مایە ئێستا لە ئیحالەکردن و لە جێبەجێکردن کە ئەم پرۆژانە بە هەماهەنگی بە باشی بەڕێوەچ و خزمەتێکی باشی کۆیە کرد لەو قەیرانەدا سەرجەم ئەو داواکاری پێویستیانی کە هەبوو لەلایەن فەرمانکانەوە خرانە بەردەستی بەڕێزیان و بەڕێزیان بە پێی پێویستی کاریان لەسەر دەکات و بەڵێن جێبەجێکردنی داوت سەرجەم ئەو پرۆژانەی کە لە ڕابردوودا کرابوون خۆشبەختانە خرانە بواری جێبەجێکردنەوە تەواو بوتن و لە هەوڵیشدان بۆ جێبەجێکردنی چەندان پرۆژەی تر لە داهاتوودا مەسەلەی دابەشکردنەوە ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بە بەغداوە هەیە بەغدا پلانی تایبەت بەخۆی هەیە و لە سنووری محافظەی هەولێر هیچ جارێ هیچ پلانێک نییە و هەر کاتێک پلان هەبێت بەڕێزیان بەڵێنیان پێداوێن هەر کاتێک پلان هەبێت ئەو کاتە کۆیش لە زمنی قەزایەکانی ترە و جێبەجێ دەبێت